بەڕێزان خزم و کەسوکاران حەزەکەم ئاخری اخباری دابانی برام لەگەڵ ئێوەیە باسکەم لە دوای ئەوەی کە خۆم و هاوسەرەکەم 6 ساڵی ڕێکە بە دوای کەوتنەوە ئەمانەوێ بەرە ڕوومان بێتەوە بۆی تێبگەن ئەم بوختانێکە کردی بۆ هاوسەرەکەی من کە تا ئێستا بەبێ هیچ ئەساس لە مەحکەمەیە بەردەوامە بۆ کردی بە هیچ شێوەیە جوابمان ناداتەوە خۆم شخصیەن لەم چەند هەفتەی ڕابردووە محاولەم کردووە تەلەفۆنم بۆ کردووە مەسەجم بۆ بەجێهێشتووە بە هیچ شێوەیە جوابی نەدامەتەوە بەڵام لە مەحکەمە هەم دیستۆشکاتی کردووە لە خەزورم و لە هاوسەرەکەم کە عەلەساس سیارەیە کە خۆی لە ئەساسە دزرابوو لە کوێت هاتۆتە ناو عێراق بە ناشەرعی کەوتۆتە دەستی دابان خۆیەوە سیارەکەی هی دابانە وەلای خۆشێتی ئێستا بەبێ هیچ ئیسپاتێک بردوێتێ مەحکەمە وتوێتی خەزورم و هەم هاوسەرەکەم کە 5-6 ساڵە نەچۆتەوە بۆ کوردستان ئەم سارەیان دزیوە من بەڕاست تێناگەم لە ناوم عایلەی ماڵی باوکمە خۆیان چەنەها جەر و توانە داباندزیەکە من باوەڕم نەکردەوە تومە چۆن بوختانێکی وە ئەکرێ بۆ برای من هەتا خۆم کەوتمەوە موقفێەوە لەگەڵیە بەڕاست من تێناگەم هەتا کەی ئینسان کە خۆی دزی ئەکا دەست بۆ خەڵک ڕاکێشە ئەڵێ ئەو دزە زۆر عیبە و هەتا کەی ئینسان ڕائەکە ئەگەر خۆی بە حەق لەسەر حەق بزانێت ئەوە هەموو جێگا بە پرسیارە چون هەتا ئێستا کە ئێمە تۆمێ دزی کراین کە ئێمە ئامادەین بۆ جوابدانەوە کە ئێمە ئامادەین بۆ حسابات ئێمە ئیهمالەکرین ئێمە بە هیچ شێوەیە کەس لەگەڵماندانانیشێت و بەڕۆ ڕوومان نابێتەوە ئەو تەسەڕوفاتانە خۆی هەمووی ئیسپاتە بۆ خۆی زۆر سپاس